سلااوتان لێبێت من کۆڤان عەزەتم لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم. ئەمجارە ئامانج مەحموود هەرچی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی دووی سنووری پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت. کاگامانج ستایلی بەرنامەکەمان وایە باس لە پلانی تۆ ئەکەین بۆ منە کە چوتە پەرلەمانی عێراق پلانت چیە تەوێت کار لەسەر چی بکەی فۆکست لەسەر چی بێت جگەرە کارنامەی پارتی ئەوەی من زیاتر دەمەوێت سوقی بێخمە سەر لە پلان و پرۆگرامەکانم بە تەبیعی پەیوەست دەبێت بە کارنامەی پارتی بەس ئەوەی وەکو کاندیدێک وەکو بەربژێرێک من دەمەوێت زیاتر گرنگی پێ بدەمەوەیە دەست بەرکردنی هەڵی کار ینی محاولەکردنی چارەسەرکردنی گرفتەکانی گەنج و لاوانمان و هەروەها ئەو قوتابیانەی کە تاکو ئێستا خاوەن بڕوانامەن و بەڵام هیچ کار و ئیشێکیان نییە تاکو بژێوی خۆیان پێ بەڕێوە ببن. جابچینە نێو خەڵک لەوانێ زۆر گەنجەکان پرسیاری ئەوەت لێ بکەن ئێمە بێکاری کارمان بۆ بدۆزەوە جا لەوێ وەڵامی گەنجەکان بدەوە. تۆ نووسیوتە ئامانجمان دروستکردنی گۆڕانکاری لەسەر فلێکسەکان نووسیوە. بەڵێ دەتوانن گۆڕانکاری بکەن؟ بەڵێ تاکید گۆڕانکاری چییە؟ ئێمە بزانین مانای گۆڕانکانی چییە؟ من ئەگە ئەوڕۆ توانیم تەئسیر لە ژیانی دە نەفەر بکەم ئەوانیش تەئسیر لە ژیانی دەیدی دەکەن ئەوانیش بۆ دەیدی نێتۆرکێک دروست دەبێ کە گۆڕانکاری دروست دەکاتن. پارتی دیموکراتی کوردستان و کابینەی ئێستامان هەر ئەمەی کردووە. ئەگەر خۆت تا ئێستا گۆڕانکاری بەسەر بۆ منە ژیانی دەکەس هێناوە؟ بەڵێ بۆی ئەو تۆڕە دروست بکەیت؟ بەڵێ من 2014 گەڕامەوە لەو ڕۆژەوە چەند مواسسەیەکمدا مەزراندووە کە ئەمڕۆکە بژێ بۆ 500 تاکو 1000 عایلە دابین دەکاتن. فەخریشی پێوە دەکەم و 7 ساڵیشە ڕۆژێک باسی ئەو شتانم نەکردو و ناشیکەم. بەس ئەمڕۆ حملەیە خەڵک باشە بزانێ چی کراوە چی نەکراوە توانای چییە توانای چی نییە تاکو تەمانەمان پێ بکە دەنگمان پێ بدە بتوانین ئەوانەی 7 ساڵی ڕابردوو 8 ساڵی ڕابردوو کە لێرە کردمان لەوێش بیکەین. باش ئەمە لە هەرێمی کوردستان بۆ لەوانەیە بۆ تۆ کەمێک ئاسانتر بێ بەڵام ئایا لەوێ دەتوانی وا بکەیت؟ بەڵێ لە پەرلەمانی عێراق بۆ نا ئەندام پەرلەمان چییە؟ زۆر کەس پرسیار دەکانی ئەندام پەرلەمان ئیشی ئەوە نییە کە مەشاکلی شەخص چارەسەر بکە. ئەندام پەرلەمان لە ڕێگەی لیژنەکانەوە ئەتوانێت لەوێن دەر لە کاریگەری دەستوری ژیانی خەڵک دروست بکە. منیش دەڵێم لە ڕێگەی ئەو لیژنانەی کە من دەبم بە ئەندام لێیان هەوڵ دەدەم هەموو توانان بەکاربێنم بۆ داهێنان و هەموارکردن و ئەو دەرهێنانی ئەو دەستورانە. تۆ لەوانەیە هەوڵ بدەیت بەڵام دواتر لەوانەیە سەر نەگرێت. بۆ نمونەیەک بێنەوە پرۆژە یاسای بودجێ 2021 پەسەند کرا بەڵام جێبەجێ نەکرا. ئەی تۆش هەوڵتدا بۆ ئەمە دواتر ئامانجی نەبوو چیەکەیت؟ لەم کاتەدا خۆ ئەوە لە دەستی منیە ئەوە دەگەڕێتەوە سەر هەموو قاوارە حزبیەکانی هەرێمی کوردستان. ئێمە دەڵێن بەڵام تۆ لێرە بەڵێن بە گەنجان دەدەیت کە هەلیکاریان بۆ دەڕەخسێنی. من بەڵێنی پێدەدەم ئەوەی کە لە توانای من بکرێ کە بە بەردەوامیش کردومە و دەشیکەم. متمانەت بە خۆی دەتوانانی؟ بەڵێ متمانم بەخۆم نەبێ لێرە نابم ئەمڕۆکە. چ گۆڕانکاریێک دەکەن بۆ نمونە؟ خۆی هەموو حیزبێک با نەچینە ناو تەفاسیل و باسی ئەو شتان نەکەین کە پێمان ناکرێت هەموو حیزبێک کارنامەی هەیە. ئێمە کارنامەمان پەیوەستە بە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان کە ئەویش لە خاڵە گرینگەکان مشکلەی پێشمەرگەیە مشکلەی دارایی مشکلەی بودجە و شایستە داراییەکانە مشکلە و گرفتی مادەی 140 و هەروەها لە هەمووی گرینگتر دەسێت گۆڕانکاری لەمانە بکەی؟ دەمەوێت لەوانە بکەم بڵێ
کاریان بۆ بکەم من ناتوانم بڵێم 100% گۆڕانکاریان بۆ دەکەمیان لە ناوان دەکەم بەس دەتوانم هەوڵ بدەم بە هەموو توانامەوە هەندێشت بکەم کە تەسیر لە جێبەجێکردنی ئەم پرۆژە و پلاندا بەڵێ هەمە بەس پرۆژە و پلانەکەم تاکو نەڕۆم بۆ وێندەر تاکو نەبم بە ئەندام پەرلەمان نەچم بۆ بەغدا لە وەزعی بەغدا تێنەگەم لە وەزعی پەرلەمان تێنەگەم من لە خۆمڕا بڵێم ئەوە دەکەم و ئەوە ناکەم و ئەوە بە هیچ کەس چیتە بەغدا هیچ جار چوویمە بە زۆر لە مێژە باشە بۆچی خۆت کاندید کردووە تۆ هەلی کارم بۆ خەڵک دۆزیوەتەوە لەوانەیە وەکو پارە و مادە پێویستیت پێی نەبێت کەواتە ئەمانجی تۆ چییە خۆت کاندید کردووە بە زۆر بێ خەڵک دەڵێ ئێوە بۆ پارە و پول ئەچنە بەغدا بۆ جیرفانی خۆتان و بزنسی خۆتانە من باوەڕیم بە شتێکەیە پیاو ئەگە بیاوێ لە کۆمەلگادا کاریگەر بێ پێویستی بە سێ شت هەیە قووەتی مرۆیی کە هەمانە لە ناو کۆمەلگای کوردی حیزبەکەم قووەتەکەمە پارتەکەم قووەتەکەمە دووەم تەجروبە و توانای دابینکردنی بژێ بۆ خەڵک کە کردومە و ئیسباتیشم هەیە و بەردەوامیشم کە نیەتم مەسلحەتی گشتە هەرواش بۆ ئەوانەی کە من دەناسن چەند ساڵە لەگەڵم دانیشتون هەستاون ئەم شتە باش دەزانن سێیەم ئەگە تۆ دەتەوێت لە مستەوایەکی گشتی کاریگەر بیت و گۆڕانکاری دروستکرد پێویستیت بە قووەتی سیاسی هەیە ئەوڕۆ لێرم ئەوەی من بۆم دابین کردووە خۆم بۆ دابین کردووی ئێستانیایی 10 ساڵ پێش ئێستاە کارم بۆ کردووە بۆ ئێستا هەڵم بژار تاکو کەسانێک نەتوانن بێن دەست تبلیان بێن لە ناوچان بڵێم تۆ بۆ پارە ئەڕۆی نەخێر پێویستم پێی نییە بەسیترین میسالیش ئەگە هیچ ئەوانەی کە کردومە نەشم بێ من 4 زمان نەزانم بە نووسین و بە ئاخاوتن تەجروبەشم هەیە هەر منەظەمەیەک هەر سەفارەتێک هەر جهەتێکی ڕسمی لە شەرق ئەوسەد تەقدیمی بکەم دەتوان بە معاشێکی زۆر بەرز وەربگرێم و ژیانێکی زۆر خۆشگوزەرانتر بژیم بەڵام بۆ ئەوە دەکەم تاکو بتوانم خزمەتی خەڵکو و هاونیشتمانیان بکەم باش بەر لە دەستپێکردمان بۆ پەخشەکە باست لەوە کرد کە ئامانجتە ببیت بە وەزیر بەڵێ هیوامە نە ئامانزمە ئامانج و هیوامە یەکەم زار دەبی خەون بێشتەکە ئەندام پەرلەمانەتی بۆ من وەکو خەونێک بۆ بیدایەت لەم 4 ساڵە تەوێ ببیت بە وەزیر بۆنە ئایا مستەحیلە وەزیری خارجیە پەیوەندیەکان دەرەوە بۆنە بێت بە وەزیری دەرەوە بەڵێ بۆنە ئایا ئەوانەی کە بوونە توانایان لەم زیاتر بووە من دەمەوێت خۆم ئیسبات کەم کە دەتوانم لەو بوارە خزمەت بکەم مادەم دەمەوێت خۆم ئیسبات کەم و تاریخێکیشم هەیە و وەکو بنەماڵەش بە بەردەوامی شۆڕشمان بۆ کردایەتی و خزمەتمان بۆ خەڵک کردووە ئێستا کاتی نییە باش ئێوە وەکو عاشیرەتتان هەرچیە بەڵێ کاگ ئامانز پشتی بە عاشیرەتی خۆیەوە قایمە کە دەربچێت یان چاوی لە دەنجی خەڵکی تریشە خەڵک هەمووی دەڵێ دابنیشە تۆ دەرچوویت من 4 مانگە دەگەڕێم بە ئیسباتەوە زۆرینەی بربژێرەکان هەمووی مانگێک نییە دەسان بە بانگەشە کردووە من ئەگەر وەکو پێگەی عەشایری بەس خزمەت بۆ هەرکیاتی ناکەین خزمەت بۆ هەموو عەشایرەکان دەکەین و خەبات سەنگی عەشیرەتی هەرکیە بە شێوەیەکی ئەم هێشتا نەچوون بۆ ئەو لە شوێنەکان تر ئەگەڕێم تەعارف لەگە خەڵکان و عەشایری تر ئەەکەم چونکە ئێمە هەر دۆست و خزم بووینە لەگەڵ هەموو عەشیرەتێک یەکێک لە پرسیارەکان کە لێم کراوتی ئەوە چیە بۆ بەس ینی عەشایری هەڵدەبژێرن و فلان و بێوان ئیکاکە ئێمە کۆمەلگایەکی عەشایرین ناتوانین خۆمان لەوە بە دوور بخەین تەوافقێکی زۆر باشمان لە بینی هەموو عەشیرەتەکان هەیە ئەگەر کوڕێکی هەژارم و بەڵام تواناشم هەبێ دەتواندرێ بۆنە من کار دەکەم بۆ ئەوەی ئەو توانە شاراوانە بە دەربخەم بەقەدەر ئیمکان باش دەست خۆش کاگ ئامانج گفتوگۆکەمان بە کۆتا هات ئێستا چینە نێو خەڵک ڕوبەڕووی پرسیاری خەڵکت دەکەینەوە بزانی خەڵک چ پرسیار و چ داواکارێکی لە بەڕێستان فەرموو داواکاری چێتتان بۆ بکە لە بەغدا وڵی داواکاریمان ئەوە ئێمە وەکو گەنج و وەکو دەنگدەر چاویان لە خەڵکەکەی بێت و وەکو بژێوی ژیانی خەڵک چاویان لە خەڵک بووە وڵی بڵێم زۆر نا
ئەتەوێت دووبارێ نەکراتەوە بەڵێ ئێمە زۆرم بڵێ چەندین ساڵە هەدەنگمانداوە و هیچمەوەی وەکو گەنج حالیان ئێستا بێکار و بئیشن هەڵەماڵەوە کەتون کاگامەز لە ماوەی ڕابردووە و چەند بەرنامەی کردووە گلێ و گازندەی ئەو گەنجە و ئەو خەڵکی ئەوەیە دەڵێن کاندیدەکان تا کاریان بەمەیە لەو سەری بازار تا ئەو سەری بازار دێن دەچنە نێو ماڵەکان و بۆ ئەوی دەنگەکان کۆبکەنەوە بەڵام کە دەرچوونی دی و خەڵکە نابێنەوە بەڵێ یەکەم وا دەکەیتێ من وا ناکەم من کوڕی بنەماڵەیەکم کە هەرگیز بە سەدان ساڵە دەرکەی دوخانەکانمان کراوەتەوە بۆ هەموو کەسێک بۆ هەموو خەڵکی من ناتوانم ئەم ناوە گرینگە لە عاردەم پشتی خۆم لە خەڵکەکە بکەم من پێویستیم بە هیچ نییە ئەگەر بێت و بڵێن من پێویستیم بە معاشی پەرلەمانم پێویستیم بە معاشی پەرلەمان نییە بۆس ئەو سەرێشە بۆ خۆم دروستکەم ئەگەر من پێویستیم پێی نەبێ تاکو خزمەتی خەڵک بکەم و شتێکی تریش ئێمە بۆ لەو حالەتە داین چونکە دێوەنێەوە بازارە دێوەنێەوە بازار مەدام ناوە من 33 ساڵە نەم کردەوە بەس ئەوە زیاتر لەوەی کە من بۆ بانگەشەی دەنگدان بگەڕێم دەرفەتێکی زۆر باش بچمە ناو خەڵکی خۆم تعارف لەگەڵیان دروستکەم ئەگە بمێ بەردەوامیش بێ دەبێ بە بەردەوامی کاری لەسەر بکەم شتێکی تریش با دووپات بکەمەوە ئەمە بۆ لەو حالەتەی بێدارایی بێبوجەیدان چکە 2014 قوتێکی وامان نەبوو لە بەغدا بۆ ئێستا لەم حالەتەداین دەبێ ژمارەی کورسیەکانمان زیاد بکەین چونکە پرۆسەی پەرلەمان و کاندید تاک نییە لە هەمووی گرنگتر سەرۆک بارزانی لە ڕۆژی بانگەشە ئاخر دوو کەلیمەی ئەوە بوو وتی قسەی کەم کاری زۆر منیش وا دەڵێم قسەی کەم کاری زۆر پێی وایە دەتوانێت لە کەرتی تایبەت ینی بوار بە کەرتی تایبەت بدا زیاتر لەوەی کە دەبینین چەندان شاهادەدار هەنا دەتوانێت لە کەرتی تایبەت چی بکات چۆن دەتوانێت قەنەعەت بە من وەکو قوتابیەک یان وەک دەرچوویەک دروست بکات کە من دەنگی پێ بدەم بەڵێ گۆڕانکاری دروست دەکات من دڵێم مێژووم لە هەفتە ساڵی ڕابردوو ئەو کاروشتانێکە کردومە وەڵامی ئەون بۆ نمونە چیت کردووە بۆ نمونە من کۆمپانیایەکی سکیوریتیم دامەزراندووە کە ئێستا سەرەوەی سەدان سکیوریتی لەوێ ئیش دەکات بۆ نمونە من کۆمپانیایەکی ریسایکلین کە هەم ژینگە خاوێن دەکاتەوە هەم حالیان لەم کاتەدا سەرەوەی 300 ئایلە ڕۆژانە بژێوی خۆی لێ پیا دەکات من لە بەرنامەمدا هەیە یەک لە گەورەترین کارەکانی ریسایکلینگی کارتۆن لە هەرێمی کوردستاندا بمەزێنی لەو ناوچەیەش نە لە ناوچەیەکی تر چکە دەبێت نزیک بێ لە ئاو ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بە هەزارەهان گەنج بتە خاوەنکار و بە دەڤەرەکەش ئیسفادەیەکی زۆری لێ بکە ئێوەی کاندیدی بەڕێز ئێمە دەنگ بە ئێوە دەدەین بەڵام ئێوە بۆ کاتی هەڵبژاردن پرۆژەی خزمەت ئێستا بوو نمونە سنتەرەی ناحیە ڕزگاری ئەوە 30 ساڵە یەک جار قیرتاو کراوە جادەکان هەموو خەڵک دەزانی هەمووی تەفنیش ببوو ئێستا کاتی دەنگدانە ئێوە هات کاریشتان کرد کاری شارەوانیە باشە کاری شارەوانیە بەڵام بۆ پێش ئینتیخاب ناکەن بۆ کاتی کە دەنگدان نزیک بێ ئەو کارانە دەکەن بۆ پێش خزمەت گوزاریەکان لە کاتێژرانەکە زیاد دەکەن دوو جواب هەیە یەک ئەمە لە ساڵی 2014 مشکلی بوو جەمان هەیە معاش بردراوە پارە نەبووە فلان و گەندەلی هەبووە گەندەلی چارەسەر کراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ڕێک خراوتەوە هەموو شتێک دوورکە دووەم شت باشە ئەگەر لە کاتی دەنگدان بودجەکە ئەو کاتات بێ بەغدا پێش 2 مانگ پارەی نارد هەرکە پارەیان نارد محافظ حکوومەت هەموو هەوڵێکیدا کە ئەم دەور و پشتە نوێ بکرێتەوە ئەندام پەرلەمان کاری چیە ئێمە دەبێت ئەوە تێبگەین ئیشم ئەوە نییە ئاوبێنم ئیشم ئەوە نییە جادە دروست بکەم ئیشم ئەوە نییە خەڵک لەسەر ئیش دابنێم ئەندام پەرلەمان دەتوان فشار لە حکوومەتی بەڵێ ئەندام پەرلەمان کاری ئەوەیە لەوێ بچی داخلی لیژنەیەک ببێ لە ڕێگای ئەو لیژنەوەیە بتوانی مافی کورد بپارێزی لە ڕێی دەستورەوە دابینکردنی ئەو دەستورانەی کە ئیسفادەی بۆ خەڵک دەبێ پرۆسەکە زۆر لەوە ئالۆسرەکە باسی دەکرێت ئەگەر من شخصی پێم بکرێت ئێستا من وەکو تاکێک بێم خەڵکەکەش دەبێت ئەوە تێبگا من پارە بێنم زادە دروست بکەم دەی بچم لە محافزەوە دەست پێ بکەم پارتی کاندیدی خەلە دانانێ پارتی هەرچیمە دەنگی لەبە هەرچی نییە کەسەکە سەرکەوتووە کەسەکە شاهدەدارە کەسەکە خزمەتی خەرجی کردی خزمەتی خڕعشت ئەمێ بزان
کۆمپانێکی سکوریتی هەیە هزاران نەفەر هزاران گەنج لەو سنوورەش سودمەت بوونە کاکە کەسێکە ئیش بکە لۆ بریم ئیش ناکە دکتۆر کەسێکی بەڕێزە کەسەکە خزمەتی خەڵکی کردی کاتەکە لە بنەماڵێکی کورتپەروەرێن کاکە دەبی کەسی خراپ باش لێ بکەینەوە پارتیش کەسی خراپ دانانێ دکتۆرش کاندیدەکە کاندیدانی پارتی دێنێری هەمویان باش بەڵام خەڵکی پارتی لۆ کورداتی دەکەن بەڵام خەڵک شێدە لە هەموو حزبەکانی چیان دەستنە ها لێرە بە فرتوفێ دەنگی پیا دەکەن بەدەستە بەغدا خوان دەگۆڕن خاچی دەفرۆش بەڵام دکتۆر یەک نییە لەوە دکتۆر پارتیە ئەسلان لە ڕێبازی پارتی بارزانیە ئەمان چیە لە پەرلەمانی عێراق با جوابی بدەمەوە دروستکردنی گۆڕانکاریە لە ڕێی دابینکردنی بژێ و کار بۆ لاوان و گەنجان و قوتابیان وەکو یەکەم ئامانج ئەمە بەڵێنە تۆمار کراوە لێت دەپرسمەوە دواتر لێم بپرسەوە ئامارت پیشان دەدەم ئێستاش ی 7 ساڵی ڕابردوو ئەو پەرلەمانتارانە چ داواکاری کردی داواکاریدن کە چون چی بکەن بچن لە باغدا ئیشەکی باش بکەن و لۆمەوتەوە تاکە حزب کە محاولەی کردبێ بۆ بەدەستێنانی مافەکان و چارکردنی مشکلەی بوو جار پارتی نەبووە ئێدە ئێستاش با خەڵکی کوردستانی یەک هەموو تەمانەی خۆی پێبدا بەشکم شتێک دەگۆڕێ ئبینیان حزبەکان بەڵێنیان پێ دەدەن کام شتێک دەکەن بەڵێنیان پێدەن کە هەوڵ دەدەین باشە بۆ ئیلا بەڵێنیان پێمان دەکرێت چکە لە دەستی مەبی دەیکەین بەس هەوڵ دەدەین ئەگە گۆتم دەیکەم سمێنێنم کرد لەسرم مارە ناتوانم شتێک بڵێم کە لەس ببتە بژێری ئایا عشیرەت و عشیرەتگەریە خزمانەیەک تکووە ئەو خۆر بژاردنە عشیرەتگەریە نە خزمانیە کاندیدی پارتیمە خەڵکی پارتی قەینا کاندید پارتی چ دەکەی لۆ خەرچی ئەتەوێت چی بکات تۆ ئەمن چار کوڕم زائرە چ دەکەی لۆ من ئەتەوێت چی بکات زای دەمەوێت بکە ئەمن کابرای سوورسیمە ئەوە هەرچیەوە نیە ئەمە هەمومان پارتین ئەو مەتکێش هەموو پارتیەوەیە بەس ئەمە تەماش دەکەن لێرە خزمانەیە عشیرەتە عشیرەتگەریە ئەو شتانەیە هیچکە نییە زۆرشمان دیت زۆریشمان هەڵبژار زۆریشمان دەنگدا دەنج هەر دەدەین بەس دەمانێت شتەکی باش بێت ساوکم ینی ئیش بکە لۆ خەرچی لۆ فەقیری بەبێت جیاواز شیمان لەوانی ڕابردوو ئارێ وەڵا وەڵا هیچیان نەکرد لۆمە شتێک هەیە گلەی هەیە ئەمش گلەیم هەیە وەکو تو باشە بەس ئەمە با خۆمان لە خواش نەکەین حزب ئەو پارتە ئەو حزبە ئیشیشی کردیە یانە بەڵێ کردی کاکە پارتی ئیش کردی ئەمە پارتی لە هەموو حزبەشی باڵە دەسترا مادەم ئەو ڕۆکە کۆڵانمان دەیە پارتینا شخص تو دەڵێت پەشیمانم لە شخصەکان تر ئەمە چ بکە دای چیە ئەم شتش کۆلان ئەو ڕۆ تەنگە باشە کابرای عارەب دەرێ مەسعود بارزانی بگەمە دەرێ بگەمە هیچ یان بۆ نەکردین شارەکانمان وێرانن بەس بە قسە خون تاواکەمەژە ڕاستێ دەرێ بگەمە مادەم کابرای عەرەب دەڵێ بدەنە دەستی مەسعود بارزانی تاکو بۆمان ئاوادام کاتەوە مەسعود بارزانی و حزبەکەشی ئەو ڕۆکە پێگەی خۆی وادەگۆڕی گەنج و لاو و شخصی وەکو ئەتو دەڵێ شخصی وا دەباتە پەرلەمانێ تاکو شتێک نەبەس بۆ ملت بۆ کۆمەلگە بۆ تاکیش بکە بەبێ جیاوازی ئەم عشیرەتە هەرکیە و هەموو عشیرەتی دیکەژی ئامادەینە ئەس بخۆ 14 ساڵە پێشمەرگەمە بەێ بەسک و هەرکیە و کوڕە ئاغای مەژیە ئاغای هەمە هەرکیەوە بەێ دیتەمەتەش بەرە دیتە کادیرێ پارتی کادیرێ جەنابی سەرۆک بارزانی ئەم مەزبیرین جەنابی سەرۆکی چیزها ئیشەڵە ناتەشکاندن ئیزنا خۆدا خۆدا پشتیوانیە داواکاری حدسیشی نەکەتن خۆ بابم نوکە سە تاختێل ماڵێ ئەز بابێ خۆ دەست دەمێت مەسە پشتا خۆ گۆ دەنگی دەدە جەنابی دکتۆرە هەنەکوە بەلێ کوی هەرکیە ئەم سەر بلندین ئەم سەر بلندی کود کو ئەم سەر بەلێ حدسیش بوومانەکە ڕێز منای بۆ جەنابێ حدسیش بوومانەکەت ئەم دەنگی دەینێ بەربێندی ئەمە بەرێ خوبکێ ئەمە کووردا شەڕە نوکەلگە عەرەبا ئەم ئەو ڕۆماڵ و عیاڵێت خۆ خر کەس بڵات تێبگەن خر کەس بڵات تێبگەن ئەو ڕۆژا دەنگدانێ بەرە خوشی مەشەڕە گە عەرەبا دایکا خۆ بابێ خۆ برات خۆ خزم و کەسێت خۆ هەموو کەسێک هیوادارن بچی دەنگێ خوب دە نب قرآن بابه منی کاندید بید بابه من ای کاندید بید اول کاندید بید دنگ خود دمه وهنه بو ما یاکره برا
گەنجا بدە بۆ کەمەندامان بدە ئەم خۆ کەمەندامم ئەمە ئەگە بکرێتن داکۆچی بکەم بێخنەسە بەغدایە معاشمەش زیادکەن ئەو داواکارینایە ئەگە کرا گەنەش کرا ئەمە پارتینە و چاومە لە پلە پۆستانیە ئیوای سەرکەوتنی توخوازین ئەمە شەڕە کورسیە لە بەغدایە ئەمە توێ کورسیر مە زیاد بن لە بەغدایە سەرکەوتنی بدەست بینین و پێم خۆشە لە هەموو عشیرەت و لە هەموو خەڵکی بێ جیاوازی دەنجی پێ بدەن مادام کاندیدی پارتیە هیچ مشکلە نییە کاگامەز دەڵێ ئەمەوێ کار لەسەر خاوەن پێداویستی تایبەت بکات چیان بۆکەی ئێمە ئەگەر مشکلەی بودجەمان چارەسەر کرد ئەو کاتە دەتوانین کار لەسەری ئەگەر ئەوەیە ئێمە ئەگە دەنگمان هێنا کورسیمان زیاد کرد لەوێ دەنگمان بەرزتر بۆەوە ئەوە ئەگەرە نامینێ ئەگەرەکە بۆ ئەوەیە کە داوا لە خەڵک بدەین دەنگمان پێ بدەن تاکو ژمارەی کورسیەکان زیاد بێ ئەگەرە ناهێڵن ناهێڵین ئەم جارە گۆڕانکاری دروست دەکەین هیچ بۆ متمانێت بەخۆت هێکان نایهێڵن ئەگەر متەمانم بەخۆ نەبێت چیشم هەیە لێرە بۆ بچم مادام ئیشم بە پڕکردنی جیرفانی خۆم نەبی ئیشم بە پارە نەبێ ئەگە متەمانەشم بەخۆ نەبێ ئەی دەسم لێت چیم پێ دەکرد شاگ ئامانس کاندیدی پارتیاتەوێت کە چۆ بەغداد شتیان بۆ بکات وەڵی داوا مافی ما بکات وەکو چی وەکو مافی کورمادی 140 گەلە تشتێ دیژیکە ناوەکو داورێت هەتانەوەکەی بچۆ ئەس خەڵکی بینن چون گەلە وعدێ دای و جیبەجی نەکردن گەلە کەسەوە چکم زۆر ناعربۆژی هەر کاتی ڕێوا خودیت عرب هەر عربە چ شیعبی چ سنە بیتن کورنا عکسی عربیە لێچدا بەغدا حیزب حیزبانی دینتەدا حیزبەک بە خودی ڕاکێشیتن بۆچی کە دەچنە بەغدا زیاتر کار لەسەر بەرژۆندی حزبایەتیەکەن یەک نابن لێرە دەڵێن بۆ کوردایەتی دەچین کە دەستەوێ هەمویان ناکۆکن هۆکارەکەی چیە ئەم جارەوا دەکەن من کە چوومە وێندەر ئەو کات دەتوانم بە پوختی جوابێ بشارە بدەمەوە نەخێر ئەم جارە ناکەین ئێمە وەکو پارتی موکارتی کوردستان وامان نەکردە و ناشیکەین ئێمە بۆ خراپی هیچ شتێکی میلەتی کورد یان نەتەوەی کورد لە وێندەر لەگە هیچ حزبێکی تر اتفاقمان نەکردووە هەر حزبانی حزبەکان تر شوا دەڵێن بۆچی ناکۆکەن حزبەکانی تر باشە حزبەکان من نامێ بچمە ناو تەفاسیلی شتەوە بکەمە ڕەکابەری من ئەوەم کردەوە بۆ ئەوم کردەوە من دەڵێم ئێمە داوا لە خەڵکی خۆمان دەکەین نەتەوەی کورد دەکەین دەنگمان پێ بدەن بچنە سەر سندوقەکان ئەوەی هەمانە تاکو ئێستا نیعمەتێکە ئەگەر لەوێن دەرێ دەنگمان بلن بەرز نەکەینەوە نیعمەتەی ئێستاش لە ناوینا لە دەستمان دەچێ ئەگەر بمانەوێ لە دەستمان نەچێ دەبێ لە بەغدا جێمان پتە و بەقوت بکەین ئەمەش لە سایەی دەنگدانی خەڵکو و بەدەستێنانی ژمارەی کورسی زیاتر دەبێتن ئەوڵە دەنێک دەنگ بن حزبەکان بەڵێ چونکەم جارە تەواو ئەو جارە دەبێ ئێمە چارەسەری کۆتایی هەندێشێت بدۆزینەوە و جێبەجێ بکەین ئەوەش بەسڕێک یەکڕێزی ئەو شتە دەکات لە بەغدا ئومێدەوارم داکۆکیکارێکی باش بی بە پشتەوانی سەرۆک بارزانی و پشتەوانی جەماوەرەکەی ئیشاڵا دەستەوێن دەرێت ئەکیدم داکۆکی بکە لە مافی کورد مادەی 140 موچە و بوجە و ئەوانە بەگشتی بەس ئەگە مشکلی زۆرمان هەیە لەگە بەغدا لەگەر بەغدا بەڵام لێرە لە ناوهارێ مشکلەمان نییە و داواکارشم خەرچیشی ئەو بابەتی لێک بکاتەوە مشکلی ناوخۆمان لەگە مشکلی حکوومەتی عێراق بزانی بابەتەکە چیە خەکەک لێرە مەسن دەرێ پرۆژەمان دێ الحەمدولیلا پرۆژەمان باشە لە حکوومەتی هەرێ پرۆژەی زۆرە بەڵام کە ئەم کەساتیانە دەچنە بەغدا ئەمە لەگەر بەغدایە قەزیەی کووردە کوردایەتیە دەمی ئەمە پشتگیر بین ئەمە وەکو هاوڵاتی دەبی پشتگیر بین خەمخۆر بین پێش ئەوەی ئەوان ئێستا بچنێ وێندەرێ دەبێت ئەمە حەوڵ بدەین ئەوان لە وێندەرێ بن کاگامان زمان بردنێ و خەڵک ڕوبەڕووی پرسیاری خەڵکمان کردەوە خەڵک داواکاری هەبوو پرسیاریشی لێ هەبوو ئەوش وەڵامی خەڵکەکەی دایەوە ئێستا خولەکێک بۆ تۆیە دەتوانانی لەم خولەکێ هەم بانگەشە بۆ خۆت بکەیت هەمیش بەڵێن بە خەڵک بدەیت بۆ زامنکردنی مافی نەتەوەی کورد بۆ ئەو قسانەی کە لەسەر میدیا عەرەبیەکان و سۆشیال میدیا عەرەبەکان دەکرێن کە دەڵێن ئێوە هیچتان بۆ ئێمە نەکرد حکم بدەم بەدەستی سەرۆک مەسعود بارزانی تاکو ئاوادانمان بکاتەوە دەنگ بدەن بە ئامانز مەحموود هەرکی کاندیدی ژمارە 23 بازنەی دوی هەولێر بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگ بدەن بە خۆنە چەماندن دەنگ بدەن بە ڕێفەراندوم
دەنگ بدەن بە ژمارە 23. بەڵێنمان لە کاگامان جوەرگرت کۆمەڵێک بەڵێنی بە خەڵک داوە با بزان کە بووە پەرلەمانتار بزانین تا چەند بەڵێنەکانی لە بەرامبەر خەڵکیە جێبەجێ دەکات تا بەرنامەیەکی تر وە کاندیدێکی تر هەر لە خۆشی دابێت.